بۆ گفتوگۆی زیاتری ئەم بابەتە لە نێو ستۆدیۆ میوانێکم لەگەڵدایە بەڕێز هاوژین مستەفا کە وەکو بەرپرسی بە دوواداچوونی کۆمەڵەی خوێندکاران لە بریتانیا بەخێربی کاکاوژین. زۆر سپاس. ئەم بابەتە جێی سەرنج بوو چی وا ئەکا کە خوێندکارێک لە دەروی بەریتانیا بچێتەوە وڵاتە داهاتی زیاتر دەستکەوێ بەراورد بۆ خوێندکاری کە خانە خوێ. خۆی هۆکارەکان چەند هۆکارێک هەیە بەڵام گرنگترینیان ئەوەیە ئەو خوێندکارانی کەوا لە دەروی وڵاتی بەریتانیا وەکو خوێندکاری بیانی یەنە ناو وڵاتی بەریتانیا وە خوێندن زیاتر ئەو بوارانە هەڵدەبژێنکەوە لە وڵاتەکانیان و هەروەها لە وڵاتی بەریتانیا کاریان پێێتی و بڕی ئەو پارەیکەوە پەیدای دەکەن ئەوانە هەڵدەبژێنن. بۆ نمونە ئەو خوێندکارانی کە بیانی یەنە وڵاتی بەریتانیاوانێ بابەتی تەندروستی، زانستی، تەکنۆلۆژیا و بازرگانی و بەڕێوەبردن هەڵەبژێرن کە ئەمەش خواستێکی زۆری لەسەر واتە بیر لە ئەوە ئەکاتەوە چۆن زۆرترین پاوەنی دەستکەوێت چۆن زۆرترین پارەی دەستکەوێت لە ڕێی بڕوانامەکە. زۆر ڕاستە بیر لەواکەنوانە کە داهاتی چۆن باشترین بێت بەڵام خوێندکارانی کە ناوخۆین لە وڵاتی بەریتانیان زیاتر بابەتی بۆ منە هوەری هەڵدەبژێرن کە ئەمەش داهاتێکیان بەڵێ داهاتێکیان کەمترە بە بەراورد لەوەی کەوا خوێندکارانی بیانی بەدەستی دەهێنن. دووهەمیش ئەو ناوچانەی کەوا خوێندکارانی بیانی هەڵی دەبژێرن بۆ منە زیاتر شارەکانی وەکو لەندەن، مانچستەر ئەوانەی کەوا قەرەباڵغی تێدایە و داهاتی تێدا بەرزە ئەو شارانە هەڵدەبژێرن و سێهەمیش مەرجی ئەوەی کە گەر کەسێک بێوێت دوای خوێندن کار بکات پێویستە داهاتی ئەو ساڵی کەوا ئیشی تێدا دەکات لە بینی 38 بۆ 40,000 پاوەندا بێت کە ئەمە ژوای کردووە زیاتر هەوڵ بن بۆ ئەوەی کەوا لە کێبڕکیا بن ئەوان وەربگیرن و هەروەها ئەزمموی کارکردنی ئەو خوێندکارانی کە بیانین و یەنە ناو وڵاتی بەریتانیاوە پێشتر ئەزمموی زیاتریان هەبوو کە ئەمە ژوای کردووە ئەو کۆمپانیانە بە ئاسانی ئەمان هەڵبژێرن. واتە خەڵکێکی کاسب ڕووی لەوێ کورد لە کام چینێتی زیاتر لەوانەیە کە بە هەمان شێوە دوای ئەو بەشانەیەکەوێت کە ئازانێت داهاتی باشە؟ ڕاستی لەم ساڵانەی کۆتاییدا زیاتر کوردەکانی خۆشمان هاونیشتیمانیانی خۆمان ئەو بابەتانە هەڵبژێرن. ئێستا سپاس بخوا لە بابەتی تەندروستی بابەتی تەکنۆلۆژیا بەڕێوەبردن بازرگانی کە لەم ساڵانی کۆتاییدا زیاتر بڵێن برەویان پێدا و دەخوێنن بەڵێ ئێمەش ێستا لەو ئاستاین کە وەکو وڵاتانی تر خوێندکاربیانەکانی تر لە کوردستانەوانێ و هەم ئانشی کە نیشتەجی وڵاتی بەریتانیان زیاتر بەو بوارانە بدرێت کەەوە بتوانین لە داهاتوودا هەم سوود بە خۆمان و هەم سوود بە نیشتیمانیشمان بێنین. باشە ئەوەی کە لەم دوایەیە ئەم حزبە نوێژ کە هاتە سەر دەسەڵات بە هەمان شێوە ئەویش کۆمەڵی یاسا و ڕێسای تونی بەرامبەر پەنابەران بەکارێناوە. ئەم یاسا توندانە کە پەنابەران ئەگرێتەوە ئەو کەسانە ناگرێتەوە کە بۆ خوێندنە چنە وڵاتە ئەرکیان ئاسانتر ئەوانی بۆ خوێندنە ڕۆن. خۆی یەکێ لەو گرفتانەی کە ڕەنگە بۆ داهاتوو چکە ئێستەمە پرۆژە یاسایەکە پارتی کرێکاران پێشکەشی پەرلەمانی کرد ڕەنگە بۆ داهاتوو بێتە هۆکاری کەمبوونەوەی ڕێژەی هاتنی خوێندکاران بۆ نمونە ئەو خوێندکارانی کە وەکوتمان تەواو بوون دەست بەکارکردن دەکەن فیزەکەیان دەگۆڕن. ئەمان لەم پرۆژە یاسا تازێدا بە مەبەستی کەمکردنەوەی پەنابەران هەڵبەتا دوو جۆر پەنابەرمان هەیە یاسایی کە ئەمانەی بە خوێندن و بۆ کارکردنیانە وڵاتانە ئەیانەیە ڕێژیان کەم بکەنەوەنێ ئەڵێن ئەو کەسانی کەوا دوای 5 ساڵ ئێستا یاساکە وایە دوای 5 ساڵ ئەگەر لەو وڵاتەیە هەموو شتێکی مەزبوط بێت ئەتوانێت داوای مافی هەمیشەی بکە بەڵام لەم پرۆژە یاسایاڵێ نەخێت ئێمە ئەم 5 ساڵاکەین بە 10 ساڵ و دەبێت کەسێک بێت چالاک بێت لە ئابووری ئەو وڵاتەیە هاوکاری ئەو وڵاتێک بێت سوود بگەێنێ بە وڵاتە بەتاکید بۆیە ڕەنگە ئەمە بێتە هۆکاری ڕێگریکردن لەوەی کەوا خوێندکاران کەمتر بێنە ئێوانێ و هەروەها یەکیشتر لەو ڕێگریانە ئەوەیە کەوا ئەو خوێندکارانی کەین لە ئێستادا هەتاکۆەوەی کەوا ماستەر دەخوێن بۆیان نییە خێزانەکانیان بێن کە ئەمەش دەبێتە دروستبوونی کێشەوە ئەو کەسانە بۆیە لە دکتۆراوە ئەتوانێن ڕەنگە ئەمە لە چەند ساڵی داهاتوودا دوای ئەوەی ئەگەر بێت و ئەم پرۆژە یاسا بێ یاسا ببێتە هۆکاریەوەی کە کێشە و قورسایی بۆ خوێندکارانی بیانی دروست بکات. باشە با هەندێک باز لە کار و کاسبی کورد بکەین لە بەریتانیا ئەوەیە بینین زۆر با بڵێن ور دەبێتەوە لەسەرەوەی کە ئەڵێن هەم غەسل هەم دەلاکەکان زۆرینەی بەدەست کوردەوەی ئەمە تا چەند ڕاستەوە بەگشتی کورد لەوێ دەست بۆ چ جۆرە ئیش و کارێکە بێت. ئەوەی ڕاستی بێت تا ئێستش زیاتر ئەمەی کورد لەوێ خەریکی مارکێتین و غەسل و هەروەها بڵێن دەلاکان بەڵام لەم ساڵانی داهاتوودا خەریکە لەو ڕێچکەی لا دەدەن کۆمپانیای گەیاندنمان هەیە کۆمپانیای گەشت و گوزارمان هەیە کۆمپانیای تەکنۆلۆژیامان هەیە یعنی ئەمانەوێت لەو بوارە لا بدەن هەروەها ئێستا خانمانمان خەریکی ئەوەن کەوا شوێنێکی تایبەت بە خۆیان هەبێت لە بواری پزیشکیدا کار بکەن نۆڕینگەکان بەڵام بە شێوەیەکی گشتی تا ئێستا هەر لەو بوارە داماوی نەتوانێت بۆ هیوای کە لە داهاتوودا ئەمەش بتوانین وەکو نەتەوەکانی تر
ئەو شتە گرنگانێکەوە لە وڵاتی بەریتانیا هەبێت ئێمەش کاری تێدا بکەین. بۆچی باسێکی هەرێمی کوردستان بکەن ئەوانەی کە لێرەوە ئەچنە ئەوروپا زۆر خولیایانە بگەنە بەریتانیا بۆچی بۆ ئەوروپا ئەم خولیاییان نییە؟ خۆی ئەو کەسانەی هەڵبەتایسە لە بەریتانیاش خەریکە ئەو ڕێچکەی دەگۆڕێت کە ڕوو دەکەن وڵاتی بەریتانیا پێشتر دەیانتوانی بەڕەش ئیش بکەن واتە هەر بەگەیشتنیان ئەگەر کە سوکاریان لێوێ هەبووە بەڕەش ئیشیان دەکرد لە شوێنێکدا کە ئاسانکاری زۆر دەکرا و دەگوازرانەوانێ بۆن من لە ئوتێلەکانوانێ بۆ شوێنی نیشتەجێبوونی خۆیان یاخود لە ئوتێلێکدا دادرێن شوێنێکی باشیان پێدەدا کە ئەمە هۆکاری ئەو بوو زیاتر پەنابەران ڕووبکەنە وڵاتی بەریتانیا وەکو ئاستەنگیان نەبوو کە لە ئەوروپا بۆ منە لە کەمپێکان نایانە هێش بێنە دەرەوانێ لە وڵاتی بەریتانیا کەمپ نییە لە شارێکا بووی نەبوو شوێنی تر بەڵام لە وڵاتی بەریتانیا ئەوە نەبوو بۆ پەنابەران بەڵام لە ئێستادا دوای ئەوەی کەەوە پارتی چاکسازی کێبڕکێکات و کەسانێکی زۆر ێستا لە دەورین خەریکن گۆڕانکاری لە یاساکان دەکرێت زوو دەدرێن بەسەر ئەو شوێنانێکەوە هەستەکەن کەسانی بیانی و نایاسایی تێدا ئەمەش هۆکارێکە بۆی کە واتە پیاکردنی پارە بە ڕێگەی ڕەش با بڵین کە پارەیەکە لە دەرەوەی یاسا بەدەستی دێنن لە بریتانیا هێشتا هەیە بۆ یە کورد زیاتر حەز لەوێ دەکەن زیاتر بەگشتی باڵێن پەنابران و کوردیش بۆ هۆکاری ئەوەی کە کاری ڕەش زیاترە وەک لێ لە چاوەڵاتانترا هەر نازان کە تۆ ئیشەکەیت بەڵام لە ئێستادا قورستر بوو و قورستری ژەبێت بە حکمی ئەو شتانی کە گۆڕان من بینیومە تۆ زۆر ڕێنمایی یاسایی ئەدەی بە لە سوشیال میدیای خۆتۆ ئەدەی بەو کەسانی کە کوردن و دەچنە بەریتانیا بە کورتی ئەگەر ئامۆژگاریەکی و کەسانە بکە چنە بەریتانیا لە ڕووی ئیش و کارەوە چۆن ئامۆژگاریانەکەی وەڵاهی یەکەم شت بخوێنن خوێندن سەرەتایەکە بۆ ئەوەی کەوا خۆیان دروست بکەن لەگەڵۆشا کە ئەخوێنن اینجا کار بکەن بەڵام بەداخەوانێت تا ئێستا ژێمە نەگەیشتوینەتەوەی کە یەکسەر دەستکەین بە خوێندن بەڵکو بیرمان لەوێت چۆن کار بکەین چکە خوێندن دەبگەێنێ بە زۆر شت بۆی کە تۆ تێکەڵایی کللتورەبی زمان فێربی ینی ئەزانی کە لەوێت چی ئەبێت ڕێساو یاساکانی ئەو وڵاتە جێبەجێ ئەەکەیت بەڵام هێشتا ماوانە هیوادارین کە بۆ داهاتوو هەمومان بتوانین هەچ کەسێک کە ئەچێتە ئەو وڵاتانی بە شێوەی یاسایی بێ هەر شتێک بێت بخوێنێت پاشە دەستگا بەکارکردن. بەڕێز هاوژین مستەفا بەرپرسی بە دوواداچوونی کۆمەڵی خوێندکاران لە بەریتانیا زۆر سپاس کە ئامادە بووی.